جهد بيني كاك بيرجني بناس كان أو بيزعل بسترو باشا بيام زيتين كرم باشواسا سلامتك ولا بريمي شنو بينا بس امساك امساك ولا بريمي شيء اي يا خبر يا خبر اسا بينك ماشي بس كان تقريبا او بس ما شو كان بس يسا بتجيب بيوزنيا السلام عليكم يا خبر يا خبر كل سنة كان بخير أولاد يا خبر سلامت بيا خو سلامت بيا صحتك وا والله بلمكم لو تصب خير تازه لمال دهات ما دري إيه دزك بلا ماري زان تايدا إيه باش و پیاوش خیر خواست لولی ورگرت ما هر دنا هر چی پارو پول بروشت خوا قلنا عندي تزت وكريتن أتو أفلتش ما شاء الله مساعد هجار عندك فقير عندك ببردوامي والله قلنا والله ليه خير كده إن شاء الله يسلق قرية الحمد لله باركت له قراوة الحمد لله الحمد لله اتسهيا بقران هيزني الحمد لله واشكو بزوان درواو واخيرتو بنسيتنا و ما شاء الله روجانا وكسانك باري علمي هجارن دينا انا كي ببلاش دخول درون هم زاد دعاء خير شتو دكين والله نخوي بزيادة الحمد لله بعد زاني ما شاء الله هجار هنزور بقران بيراناكي فارا بشناكا بقران اقبل بشناك قناعك او تا خوا دايتي ما ماش بدينا هجارة الحمد لله عندك مبلغ شي زيادة بدمي يا ربي خوا ده عندك داتوا خوا خير بس يا ربي او رقم تلفون نشلكنا بل هر يشكل هر بيستك ابو بيمر باشا بس كانت خوش خوا خير بس يا ربي اواش برنامج روزانه نيورو هوارا نايندر دخواتن هم زاد دعاء خير شتو دكين دستا خوش بخوا خير تامنو دانش دستا خوش بي امزاد خواني نو بينا دانش كرسي خان ناينا خوي لا والله بس ساك بس ارتسام قرها بيتسا سياج جوان كي او يبقى بخير بيتوا السلام عليكم عليكم السلام باشي ما افرد عندنا بيوا سلامت يا رب او رتومبو الحمد لله والله اورو ايش باج نبو هلا درما بروابك اسبين وروشتي مع افتزار المشكله ادي راميار راميار لچيه چۆ تەلای سیروانی جیرانمان دەرس بخوێنێ بروابك دەویست پیتزە چیلۆکم هەداوای پیتزەی دەکرد بەس پارەکەم تەواوی نەکرد پێم نەکڕا بۆ خەفە لە سەدرم نا گوێ مەدێ پیاوەکە ئەو منداڵە هەرچیەک کە ببینێ داوای دەکا خوا گەورەیە ئەتوو لەگەی شێکووی من وازم لێ شەفەم هێنا لۆ چیتر ناچمەوە ئەوێ چییە دەریان کردی؟ ئەقیان ئیشەکەی نەگرت؟ نا
ئەی خێرە هەزانی چیە؟ چیە؟ ئەمڕۆ کاتێک ئیشمان دەکرد خاتونێکی پیر هاتە ژوورەوە. دەستت خۆش بێ کچم. جان هیچ پێویست نییە؟ تو بەخۆ بۆ حاڵە ئیشەکەی چی بکەم؟ کرێچیمە. ئەدی پیاوەکەت؟ پیاوەکەم هەر ڕۆژێ ئیشێک دەکات. ڕۆژێک پاقلە دەفرۆشێ، ڕۆژێک کرێکاری دەکات. سبەی هەتا ئێوارە دەچێتە مەیدان ئیشی بەدەست ناکێ و دێتەوە. ئەو پارەی پێیای دەکات تەنها بەشی خواردنی ڕۆژانە و نانمان دەکات. کچم دەتەوێ بم بێ بەهەشتێ؟ بەهەشت؟ بۆ ئەمن چما تو بۆمە بەهەشتێ؟ ئێوەی هەژاران دەتوانن بەیەک دوعا بمان بنە بەهەشتێ. لە مەبەستەکە تێناگەم یانی چی؟ جارە پێم بڵێ زگت چەند مانگە؟ زگم 6 مانگە. زۆر بەداخەوە تو ئەو خوای گوناحنیە بەخۆ بۆ حاڵێت و بێ لێرێشی بکەین. خوایە بە قوربانت بێ ئەگەر ئەوە هەژاری نەبی ئەو ژنە مەجبورە بێ لێرێش بکاتە. نەبوونیە. ئەدی پیاوەکە؟ هەر وەکو وتم پیاوەکە مەبلەغەکەی بەشی کرێخان و ناکات. کچم ئەم دەتوانم یارمەتیت دەم. چ جۆرە یارمەتیە باسی چی دەکەی؟ لە خوای بەزیادبی ئەمن وەزعم باشە. کوڕەکانم بازرگانی گەورن. ئەلحەمدولیلا شکر بۆ خوا. ئەنە ئەو 25 وەرەقە. ها کچم ئەوە 25 وەرەقە بەس بە شەرتێک نێوەی ئیش نەکەی. بڕۆ لە ماڵی ئیستراحەتکە باشە؟ ئەخر کاغازی پێویستی بە کارمەندێکی دیکەی ناتوانم لە ناکاو بڕۆم. لێگەڕێ کچم ئەوی لۆ من لێ بگەڕێ. دەستت خۆش بێ. ئەو ڕقم تەلەفۆنیشم. سپاست دەکەم. ئەو ڕقم تەلەفۆنیشم. هەر ئیشەکی هەروی تەلەفۆن لۆکە دەستت خۆش باشە؟ بێ. زۆر سپاست دەکەم. ئینشەڵا بچێ بەهەشتێ. بڕۆ کچم. وەستا غازی. دانش وەستا غازی. ئەو کەرماندە لە ئێستاوە ناوی لێرە ئیش بکە باشە؟ گوناحە بەخۆ بۆ حاڵە لێرە ئیش بکاتە. باش ئەوێت پێت باش ئەو دەبێت. ئەو مەسروفی لەسرە من هەر ئێستا و کارمەندەی بنێرەوە باشە پێویستان بە هەر شتە چی تەلەفۆن لۆ بکەن. باش بەسەر چاو ئەوێت پێت باش ئەو دەبێت. ئەمیش دەڕۆم. دەڕۆین خوا آخر المسلم وعافيز 25 وەرەقە ئیخوای بە قوربان. دەزانی ڕقم تەلەفۆنەکەشی دامێ وتی هەر کاتێک کە پارەت پێنەما یان پێویستیت بە شتێک بوو تەلەفۆنم بۆ بکە بەڵام بە مەرجێک. چ مەرجێک؟ بۆ مەرجەی کە لە ماڵی ئیسراعەت بکەم و ئاگام لە منداڵەکە بێ. خوایە بە قوربانت بم ئەوەی نەخوای خافر بی کافرە ژنەکە. ئەوڕۆ چاکەم لەگەر یەکە چی کرد؟ چاکەی چه باسی کامە چاکە؟ برت نبینی ئەری وڵە کولە تو پیاوی دزی دەکەی وردەی دەستت خۆش بێ ئەتو نەبات چمە کرد هەموو شتەکانمە ڕۆیشت. پلا ئەوە ماری تووە و ڕزقی تووە ئەوە حرارە ناڕوە. دەها لە پاداشتی ئەوەی شتەکەم لێ وەرگرە. پلە تو باسیستەکەی ئەم خۆیشم بە پارە نەکردیا ئەم لە ڕای خوای ئەویشم کردیا. هەر وەرگەر نابی بە خوای نابی پلا ماوە بەخشش بی بە دوعا خێرم لۆ بکە خوا ڕزقمان بداتێ. تو گەردەنی من ئازاکە مادیم کردێ خوا خێرت بنووسی یا ڕەبی. لا ئاگال لە خۆت بی ئینشەڵڵا ئیشن نییە قوربانت بم سەلامەت بی ئەمانەتی خوای بی.
ئەوەندە پارەی دەرنابمداتێ ئەمش گوتم پلە ئەم لە ڕاهی خوای ئەو ئیشەم کردیا ئەم لۆ پارەی ئەو ئیشەم نەکردیا دیتر ئەگە هەر چاکە چ بکەی چاکە دێتەوە سەرڕێت ئێ پیاوەکە هەر وایەوە خۆی ئەگەر چاکەیەک بکەی خوا چاکە دێنێتەوە ڕێ